چوارمین پێشبرکی وێنەکێشان چیرۆک و هەلبەستی شەید دەنسفرات. چوارمین پێشبرکی وێنەکێشان چیرۆک و هەلبەستی شەید دەنسفرات لەلایەن یەکێتی خوێندکارانی ئازادەوە بەڕێوە دەبرێت. پێشبرکی ئەم ساڵ بوو بە بیرهێنانەوەی شەیدی ڕاگەیاندنی ئازاد شەید ڕزگار دەنیس بەڕێوە دەبرێت. پێشبرکی ئەم ساڵ لە ڕۆژی 22 نیسانی 2018 دەستی پێ دەکات. ئەو کەسانەی کە دەیانەوێت بەشداری لەو پێشبرکەیەدا بکەن پێویستە تاکو 25 حوزەیرانی 2018 بەرهەمەکانیان بنێرنە ناونیشانە دیاریکراوەکان. ئەو کەسانەی کە دەیانەوێت بەشداری لەو پێشبرکەیەدا بکەن پێویستە تاکو 25 حوزەیرانی 2018 بەرهەمەکانیان بنێرنە ناونیشانە دیاریکراوەکان. مەراسیمی چوارەمین خەلاتی وێژەی شەید دەنیسفرات لە 8 ئابی 2018 لە وەرگەی شەید ڕوستەم جوودی مەخموور بەڕێوە دەچێت. بەشەکانی بەشداربوون، وێنەکێشان، چیرۆک و هەلبەست. زمانەکانی بەشداربوون: زمانی کوردی، بە زاراوەکانی کورمانجی، زازاکی، سۆرانی، زمانی عەرەبی و تورکیە. لە بەشی وێنەکێشاندا مژارەکان بۆ بەشداربوون سەربەستە. مەرجەکانی پێشبرکەکە: دەبێ بەرهەمەکان بەر لە پێشبرکەکە لە هیچ جێگایەکی دیکە بڵاو نەکرابنەوە. بەشداربوون لە بەشی هەلبەستدا هەرە زۆر 2 هەلبەست، لە بەشی چیرۆکدا 1 چیرۆک و لە بەشی وێنەیشدا 2 بەرهەم دەتوانن پێشکەش بکەن. بەشداربووان دەبێت بەرهەمەکانیان لەگەڵ کورتەژینامەی خۆیاندا تاکو ڕۆژی 25 حوزەیرانی 2018 بەرێگای ئیمەیل بگەینن بەدەستمان. ناونیشان: هەولێر، وارگەی شەید ڕوستەم جوودی مەخموور، تەوگەری جوانانی مەخموور. یەکێتی خوێندکارانی ئازاد @hotmail.com یەکێتی خوێندکارانی ئازاد @gmail.com تەلەفۆن 00964 751 901 54 82 00964 751 901 21 72